بینەرانی شارپێسەم کاتەتا باشە ئێمە لە گوندی زمناکۆین لە ناوچەی شەمێران سەر بە قەزای دەربەنی خان کۆمەڵی کوردستانێکی سەوز ئەمڕۆ بەرزان حەمەعەلی پێی ڕاگەیاندین کە لە ناوچەی شەمێران دەیان داربردراوە کە بۆ ئەوەی ژینگەکە تێک بدرێ و دارەکان لەلایەن خەڵکی شارەزاوە بردراوە ئەم دارەیە بینن بە پێی وتەی بەرزان حەمەعەلی کە سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوزە لە دەربەنی خان تەمەنی لە 50 ساڵ بەرەو ژوورە دارێکی زۆر گەورەیە و وەکو لە دیمەنەکان ئایبینن ئەمڕۆ کۆمەڵی کوردستانێکی سەوز چوونەتە دادگا لەوێ سکاڵایان تۆمار کردووە تاوەکو ئەو کەسە بدۆزنەوە کە ئەم کارەی کردووە هەروەها پێشنیاریشیان کردووە کە پۆلیسی دارستان دەست بەسەر دارەکە بگرێ بۆ ئەوەی کە ئەو کەسانە نەتوانن سوودی لێوەربگرن بۆ هەر مەبەستێک دارەکەیان بڕیوە هەروەها پێی وایە ئەمە کارێکی خراپە چونکە ئێرە شوێنێکی سەیرانگەیە و شوێنێکی ژینگەیەکی پاکە ئەگەر بێت و ئەم دارانە و دەیان داری دیکە لەم دەوروبەرە بردراون وای لێ دێ زەرەر لە ژینگەی ناوچەکەیەدا بۆیە بە دوواداچوونیان کردووە ئەڵێ ئەو کەسانە هەر ئەدۆزینەوە کە ئەم کارەیان کردووە لیان خۆش نابین چونکە سروشتی هەرێمی کوردستان و شارەکەمان و قەزاکەیان تێکداوە.